بۆ ئەوەی لە جن لە شەیاطین لە چاوپیسی لە حەسوودی لە هەموو ئەوانە پارێزراو بیت پێویستە لەگەڵ خوا بیت. دوژمنی مرۆڤ ئینس دەیبینیت دەتوانی خۆتی لێ پارێزیت. دوژمنەکەم لەم شارەیە کاکە من بار دەکەم دەچمە شارێکی تر کە توانە و دەسەڵاتیم نەبوو خۆمی لێ دەپارێزم. بەڵام دوژمنی شەیطان نابینرێ کەواتە ڕاکردن سوودی نییە ئیلا بۆ لای خوا نەبێ کە بۆ لای خوا ڕات کرد و پەنات بەخوا گر خوا دەتپارێزێت. خوای گەورە دەتپارێزی وقایەت دەکا. هۆکارەکان نوێژ نەکردن هۆکاری ئەوەیە کە تۆ تووشی مەسی جن بیت، تووشی دڵە ڕاوچێ بی، تووشی قەلەق بی، تووشی کێشەی خێزانی بی، تووشی کۆمەڵێک دەردەسەری و مەشاکل و کەمی ڕزق بی. ئەوەی کە ئەمڕۆ خەڵک مشکلەی هەیە یا کێشەی خێزانی هەیە یا کێشەی ڕزقی هەیە یا کێشەی نەخۆشی دەرونی هەیە یا کێشەی کۆمەڵایەتی هەیە و لەگەڵ خزمەکانی لەگەڵ براکانی لەگەڵ مناڵەکانی ناکۆچی و دائیمەن شەڕ و ئاژاوەیە. بۆ دووری لە خوا، وڵاهی دووریە لە خوا، بگەڕێ وەلای خوا، سۆڵحکە لەگەڵ خوا. وڵای خۆ مامۆستا الحەمدوللا من زۆر باشم باوەڕم بەخوایە، نوێژ ناکا، ڕۆژوو ناگرێ، زیکری خوا ناکا، نازانێ قورئان هەرچی ڕۆژێ نایخوێنێتەوە، بەڵام زۆریش باش، زۆر باشە، پیاوی زۆر چاکە. کەی تو پیاوی چاچیت؟ بە چ پێوەرێک تۆ پیاوی چاچیت و باشیت؟ بە پێوەری خوا تۆ زۆر خراپیت، زۆر خراپیت. ئەمما شەیطان فێڵی لێکردووی خۆت بە پیاوی باش دەزانیەوە تۆ خەڵەتاویت داماو. بگەڕێ وەلای خوا لەگەڵ خوا سوڵحکە بزانێت چۆن خوا دەتپارێزێ. بۆی براکانم خوێندنەوەی قورئان بە تایبەتی سوڕەتی بەقەرە، زیکری بەیانی و ئێواران و هەروەها هەموو زیکرەکانی ترکە جل لە بەردەکەی دەچیتە سەرا و دەیتە دەرەوە لە ماڵ دەچیتە دەر پارێزرا شەیطان لە حەسوود لە چاوپیس لە هەموو ئەوانە خوای گەورە حیفظت دەکا و دەتپارێزێ. ئەگەر وازیشت لەوە هێنا و پشتت لە خوا کرد ئێ بەخوا کەس نییە. هەزار حیمایە لە دوژمنی مرۆڤ دەتپارێزێ، بەڵام 1 ملیۆن حیمایەت هەبێ لە شەیطانێک ناتوانێت بتپارێزێ. خۆ نابینرێت چۆن دەتپارێزێ؟ ئەوەی دەتپارێزێ بەس خوای پەروەردگارە، بەس رب العالمینە. کەواتە لەگەڵ خوا سوڵحکە کاکەی گیان. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، بگەڕێ وەلای خوا، پشت بەخوا بەستە، شەو ڕۆژ لەگەڵ خوا بە، بزانە چۆن خوای گەورە دەتپارێزێ و بەختەوەرت دەکات.